وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد. بۆچوونی جاجیا لەسەر ناوی مەرقەدەکە هەیە، بەڵام لە مێژەوە خەڵکی بۆ چەند مەبەستێکی جیا سەردانی دەکەن. زۆرینەی خەڵکی بۆ چارەسەرکردنی نەخۆشی و بەدیهێنانی خواستێکی تایبەت دێنە ئەم مەرقەدە. خۆ غەیری خوا هیچ کەسێ ناتوانێت شفایش بە، هەتا پێغەمبەریش ناتوانێت شفا بنێرێ بۆ کەس. بەڵام خوای گەورە ئیسە من نەخۆشیێک یێنم لە پاڵێم عەبا عوبەیدەی جەڕاح حاڵێم خوایە لە پاڵی ئەم ئەسحابە خۆ شفای بۆ بنێرە. ئەوە نابێ بتوانی داوا بکەی لەم ئەسحابە بڵێ شفای بی، ئەوڵێ ئەبێ بڵێ خوایە داوا لە تۆ ئەەکەم لە پاڵی ئەم ئەسحابە خوایە تۆ شفای بۆ بنێری. مەرقەدەکە لە ناو گوندی عەبابەی لێدایە. خەڵکی گوندەکە بەڕێزەوە لێی دەڕوانن کە وەک ئەوان دەڵێن مێژوەکەی دەگەڕێتەوە بە سەردەمی ساسانیەکان، گەرچی چەندین جار هەوڵی لە ناوبردنی دراوە بەڵام ئەوان ڕێگر بوون. شخصی کە مەرقەدی عەبابەلی تایە بە شوێنێکی پیرۆز ڕەچاو ئەگیرێت لەلایەن سەرجەم دانیشتوانی گوندی عەبابەیلی و سەرجەم ئەوانەشی کە هەر کە خەڵکی عەبابەیلێن کە لە ناو عەبابەلیانی نێستە ئەتوانم بڵێن بە شێوەیەکی گشتی لە ناو دانیشتوانی شاری هەڵەبجەیە. تەمەنی ئەو مەرقەدەوە کە دروست کراوە درەختێک لە ناو دیوارەکایە، یعنی ئەگەر سێری بکەی نازانی ئەو درەختە لە هەردوو دوو ڕوەکەیەوە ڕێگەکەی بە کوێ ڕۆشتووە. یعنی چەند جار هەوڵی ئەوە دراوە کە مەرقەدەکە بتەقەنرێتەوە نەتەقەنراوەتەوە. بەدارەکانی مەرقەدەکەوە دیمەنی پەڕۆی هەڵواسراو دەبیندێت، ئەوەی دەکەوێتە ناو پەڕۆ هەڵواسراوەکانەوە زۆر جار بە مەبەستی مناڵبوون بەکاردەهێنرێت کە خەڵکی گوندەکە دەڵێن ئەوە لە مێژەوە ئەزمون کراوە. هەنێک کەس جۆلانە دروست ئەکەن لە ناو دارە بەڕۆکە بە تایبەتی ئەوەی کە لە ناو مەرقەدەکایە بۆ ئەوی کەم ئەگەر ژنێک بڵێن مناڵی نەبێت هەر شتێک کەوتە ناو جۆلانەکەەوە ئەبێ ئەو کەسە بیخوات بۆ ئەوەی کە مناڵی بێت. ئایا زۆر کەس ئەمە بڵێن ئەنجامی باشی هەبووە، مەسەلا بۆیان کردووە، مەسەلا خەڵک من بینیومە بۆ خۆم کە خەڵکی عەبابەلێم لە کەرکووکەوە خەڵک هاتوون، لە گەرمیانەوە هاتوون، من ئەمانە خۆم بینیومە. ئەتر ئایا لە ڕووە دەرونیەکەەوە بوو بێت سوودی هەبوو بێت یاخۆ ئەو عەقیدەی خۆیان بووە کاتێکە شتێکی تێکەوتووە یاویانە بۆ خاتونە بۆ ئەوی مناڵی بێت. گوندی عەبابەیلێ گوندێکی گەشتیاریشە. لە وەرزی هاوین و بەهاردا خەڵکێکی زۆر سەردانی ئەم گوندە دەکەن، لەوێشەوە بەشێکیان زیارەتی مەرقەدەکە دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.